دەم باش بینەرانی هێژای ئاگات تێڤ لە هەر شوێنێکەوە بەرنامەکانمان دەبینن، سڵاو و ڕێز و حورمەتی خۆمانتان پێشکەش دەکەین. جارێکی دیکە هاتینەوە خزمەتتان تا لە زنجیرە بەرنامەکانی خۆمانەدا باسێکی دیکەتان لە دیدارێکی نوێدا پێشکەش بکەین. بۆ بەرنامەی ئەم جارەمان ژیان لە ناو شەڕ و ئاشتیمان بۆ هەڵبژاردوون. دیارە کاتێک باز لە وشەی شەڕ ئەکەین بۆ ئێمەی کورد دەستەواژەیەکی گەلێک ئاشنایە و ماوەیەکی زۆر یا بڵێن دەیان ساڵ و لەوەش زیاتر لەگەڵی ژیاوین، بەڵام وشەی ئاشتی بۆ ئێمە لێڵ و ناڕوون و بێگانەیە. هەروەک دەزانین خەڵکان لەسەر گۆی ئەم زەویەدا بەردەوام تێدەکۆشن و حەولی ئەوە ئەدەن کە لە ناو ئاشتیدا بژین و ژیانێکی ئەمن و پڕ لە ئاسایش بۆ خۆیان سەقامگیر بکەن. بەڵام هەروەک دەبینین بەشێک لە کۆمەڵگاکانی جیهان بەم ئاواتەی خۆیان ئەگەن و بڕێکی تریشیان تەنانەت ئەگەر لە سەرویستی خۆشیان نەبێت هەروە لێی بێبەرین. بۆ بەرنامەی ئەو جارەمان و هەروەها بۆ گەلێک پرسیار لەسەر بابەتی نیگەرانیەکان لە ناو شەڕدا و هەروەها ناسەقامگیری و سترێس و هەست بە نائەمنیکردن ئەخەینە بەرباس. بۆ ئەم مەبەستەش داوامان لە میوانێکی خۆشەویست کردووە کە لەگەڵمان بمێنێتەوە و بۆ ئەم ماوە کورتە و وەڵامی پرسیارەکانمان بداتەوە. ئەویش بەڕێز کاک تەحسین مستەفا، چالاکی بواری ڕێکخراوەیی کۆمەڵگەی مەدەنی و هەروەها داکۆکی کار لە مافی قوتابیان و مامۆستایانی کوردستان لەگەڵمانە. سڵاو کاک تەحسین گیان، بەخێر بێن و سپاس لەوەی کە داوەتەکەی ئێمەتان قبول کرد. سڵاو و ڕێز، ئێوارەتان باش. هیوادارم کە بەرنامەیەکی مورد پەسەند بینەران بێت و تەشەکورەکەم لە ئێوەیش کە ئەم دەرفەتەتان ڕستاندووە، ئەم فرسەتان لە اختیارمدا قەرار داوە. تکایە کاک تەحسین گیان، بە بەشداری ئێوە دیارە بە دڵنیای بەرنامەکەمان ڕازاوەتر ئەبێ و گەلێک سپاس بە تایبەت هەروەک لەسەر هەواڵەکانی ژایەمەی بینین لە گەرمای تاقەت فڕوکێنی ئەم ماوەیەدا بە تایبەت لە ئوروپا یا لە ناوەندی ئوروپا کە بۆ خۆمان لەوێدا ئەژین. ئێوە ئەو داوای ئێمەتان قبول کرد و بابەتەکەشمان باسەکە لە شەڕ و ئاشتی. هیوادارین کۆمەڵگەی کوردستان بە تایبەتی و کۆمەڵگەی جیهان هیچ وەخت ڕووی ناخۆشی و شەڕ بەخۆیەوە نەبینێت و هەمیشە شاهدی ئاشتی و دنیایەکی پڕ لە ئەمنیەت بین و جیهان بەگشتی لەگەڵ هەموو تایبەتمەندیەکانی کات و ساتێکی خۆش بەسەر برن. کاک تەحسین گیان، من ناچمە ناو بابەتەکەوە، دیارە دانین بۆ ئێوە و لەو بارەدا بە دڵنیایی بەرچاوڕوونی زیاترە دەن بە بینەرانمان لە ڕوانگەی جەنابتەوە. ژیان لە ناو شەڕدا بەگشتی چۆنە؟ ئێمە ئەبێت دوو چت لە یەک جیا بکەینەوە. یەکێک خودی شەڕ، یەکێک عوارض و پەیامەدەکانی شەڕ. ئەوەی کە لە شەڕە بەدی تێت و بە چاوی بینن و میدیاکان باسی لەکەن، بەحسکردنی پێم وایە زیاتر نیاز نییە و ئەو شتێک کە فرەتر ئمڕۆ گرنگەوە خەساری زۆرترە پەیامەدی شەڕەکانەوە. خودی شەڕەکەەوە کە شەڕ ماڵوێرانی و شەڕی مطلقە، بەحسێکی لەزەر ناکرێت. ئەمە پەیامەدی شەڕ یەکێک لە پەیامەدەکانی شەڕ ئەوەیە کە ژیان مانای نامێنێت و هیوا و ئومێد لە ژیانە نامێنێت. ئەمە یەکێک لە پەیامەدەکانی شەڕە. ئەو شتێک کە ئێمە لە کۆمەڵگای کوردستانە ئەیبینین، بۆچی کۆمەڵگای کوردستان لە چەند ساڵی ڕابردووە ئەم هەموو دنیا پێشکەوتووە بەرەو پێشەوە ڕۆیشتووە، بۆچی کوردستان نەڕۆیشتووە؟ دلیلی ئەمەیە کە کوردستان لەبین شەڕە گیری کردووە و پەیامەدەکانی شەڕی لە کۆڵ نەکەوتووە و پەیامەتی شەڕ ئەوەیە کە هەرەوەی کە شەڕ تەواو ئەبێت پەیامەدی شەڕەکان لەبین ناچن. پەیامەدی شەڕەکان بۆ ماوەیەکی درێژخایەن ئەمێننەوە یەکسری نەتایج منفی باستەولی دەکەنەوە. یەکێک لەو شتەکە باستەولید ئەوێتەوە لە شرایەتی شەڕاوە دوای شەڕ
ئەوەیە کە کۆمەڵگا فەقیرە بێت و ڕێگەکانی گومەکات و تاوەی کە ڕێگەیەک پیا بکات و دووبارە بڕاتەوە سەر ڕێگەی خۆی بەرەو پێشکەوتن شاید بڵێم ئەگەر قەرنێکی پێ نەچێت کەمتری پێ ناچێت. ئەو شتێکە ئەمڕۆ لە بەردەم جامعی کوردستان وێستاوە ئەو پەیامەدی شەڕەیە، هەنێ شەڕ لە دوای شەڕ کە تێت پەیامەدەکانی تێت وە کۆمەڵگا ئەم پەیامەدە ناناسێ، یانێ ئەوەی کە بە وجود تێت نەوەی کە بڵێم خەتای کۆمەڵگای کوردستانە هیچ کۆمەڵگایەک پەیامەدی شەڕ ناناسێت و ئەبێت لەگەڵی دەست و پەنجە نەرم کات و ئەم دەست و پەنجە نەرمکردنە خەسارێکی زۆر گۆرەیە و هەزینەهای شاید بڵێم چەندین ساڵ جبران و نابێتەوە. ئەوەی کە ئێمڕۆ ئێمە لە ئەوروپا ئەیبینین دوای شەڕی جەهانی دووەم هێشتا ئەو عوارز و پەیامەدی شەڕە لەم کۆمەڵگا ماوەتەوە خەریکن لەسەری باسەکەن و بەشۆنی ڕێگە چارەگەین ئەگەڕن بووین. لە کۆمەڵگای کوردستان ئێمە لە 50 ساڵی گوزەشتا ئەوەی کە ئەیبینین ڕۆژێکی بێشەڕمان تەجروبە نەکردووە و ئەوەی کە هەیە ئەو پەیامەدانە حەدەئاقل 100 ساڵتر دەوامیان هەیە. بەڵێ زۆر سپاس، ئاماژەیەکی جوانتان پێدا ئەوەی کە لە شەڕای مێبینین مەسەلە شەڕنیا زۆرتر پەیامەکان پەیامەدەکان و ئەو ئەواقب و ئەنجامانەیە کە بە دوایدا دێ. بەڵام ئێمە زۆر جارە بیستین ئەڵێ ئاشتی یا ئەگە باز لە ئاشتیە کرێ ئەڵێ ئاشتی هەرەوە نییە کە شەڕ نەبێ. زۆر جار هەیە بە تایبەت کە بۆ خۆتان وەک نمونەیە باسی کۆمەڵگەی کوردستانی ئێرانتان کرد بەگشتی ئێمە ئەبینی شەڕ نییە بەڕواڵەت، بەڵام ئاسایش و ئەمنیەتیش نییە. بەڵێ ئەوەی کە یواڵ نۆحەراری و فەرمایشەی جەنابەت لەسەری باسەکات دەژێت سڵح فاصلەی بین دوودانە شەڕ نییە. ئەمڕۆ ناتوانانی ئەوە بەناو سڵح ناوبەریت. کێشە ئەوەیە کە ئێمە لێرەنا لە کۆمەڵگای کوردەواریە یا لە خاوەرمیانە ڕۆژهەڵاتی ناوەڕۆستا کێشە ئەوەیە کە سڵح و ئەمنیەت لە فاصلەی دوودانە شەڕا ئەبینین. هیچ وەختێک ئەوە نەبووە کە شەڕ بە سوورەتی دەورەیەکی مطلق بێت لە بین دوودانە دەورەی سڵحە. ئێمە هەر وەختە توانیمان شەڕ لە بین دوودانە دەورەی سڵحە تعریفکەین ئەڵین شەڕەوە ئەبێ بە شۆن ڕێگە چارەیە کابین بووی. بەڵام وەختێکە سڵح لە ژیانی ئێمە فاصلەی بین دوودانە شەڕەوە ئەوەی کە ئەمڕۆ شەڕێکەوە ئەبێ دڵنیا نین کە ئەم شەڕە دەست پێ ناکاتەوە. هەنێ ئەبێت ئمڕۆ ئێمە بەشۆن ئەم ڕێگە چارەوە بین کە ئەم شەڕە دەست پێ نەکاتەوە، یانە گەرەکمان بێت ئێمە وەکو دنیا بەرەو پێش حرەکەتکەین ئەبێ ئەم مەسەلە بۆ خۆمان حەلکەین چۆن ئێمە بڕۆینە پێشەوە کە شەڕێکی تر دەست پێ نەکات. بەڵێ دیارە هەروەکو بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد ئێمە ئەبینین تەنانەت لەو حاڵەتی کە ئێمە باسیەکەین لە چەند مانگی ڕابردوودا چەند شەپۆلێک لە مەسەلەی شەڕ هاتووەتە ئاراوە لە ناوچەکەدا بە تایبەتە و ناوچەی کوردی تیاژی یا بڵێن کوردستان و ڕدەستەواژەکە دروسترا. بەڵام ئێمە دیمانە بەردەوام سێدارە هەبووە، گرتن هەبووە لەسەر هەواڵەکان یا بە دوواداچوون و ترس و وەحشەت و هەموو شتێگەر بووە تۆقاندن و پسکەواتە لە نەبوونی ئەو شەڕی ئەو ڕاستەقینەی کە ڕوویداوە لە ماوەی ئەم 1-2 ساڵەدا چەند جار جیا لەوەش شەڕ هەر بووە یا لە لایەکی ترەوە. بە ئاماژە بەو شتەی کە لە سەرەتاوە باسمان کرد ئەڵێ شەڕ ژیان لە کار ناخات بەڵام دژوارتری ئەکا. جا ئێستا پرسیارەوەی کا کاسیمجان ژیان لەوەها بارود تۆخێکدا ینی لە کاتی شەڕدا چ ئاڵ و گۆڕێک لەسەر کاری ڕۆژانەی خەڵک پێک دێنێ هەروەکو عەرزم کردن دیارە شەڕ بشبێ لە سەختترین حاڵەتیشدا ژیان هەر بەردەوامە. بەڵام ئەم ژیانە چۆن تێپەڕێ و ئەم شەڕە چۆن دۆخەکە دژوارترە کاتکایە؟ دژواریەکە بۆ کورد دوولایانەیە، بەس ئەوەی کە لە زمانێکە شەڕ لە وڵاتێکایە لە منتەقەیەکا بەدیتێت ئەو مردمە دوچار تەنگنا و سەختیهایەک ئەوەن کە ئەمە شتێکی ئاساییەوە لە شەڕەکانە بلاخەرە بەدی ئەکرێ. ئەمە ئەوەی کە مۆقعیەتەکە بۆ کورد بۆ غڕەنج ئەکاتەوە ئەوەیە کە کورد دەوڵەت و حکوومەتێکی مستەقلی نییە. لە شەرایەتی شەڕە قانون هەستیارە و هەستیارتر لە قانون ئەو کەسەیە کە قانونەکە ئیجرا بکە و ئەو کەسێک کە ئینتزار هەست کە قانون ئیجراکات دەوڵەتە. بەڵام چون کورد دەوڵەتی نییە ئەگەر خەساری شەڕ بۆ کەسێکی تر لایەنێکی تر 1 یۆرۆ بێ مەسەڵەن هەر ئەو خەسارە کە ئێمە ئەیبینین لە لوبنانە شەڕهەیەتی لە کوردستانە خەسارەکەی چەند سەد بەرابەرە.
بە دلیل ئەوەی کە کەسێک نییە لێرەنا لەم شرایەتە منفعەتی کورد تعریفکە، منفعەتی کورد بگۆڕێتەوە، منفعەتی کورد پارێزگاری لێ بکە. ئەوەیە کە لە کوردەواریە ئێمە ئەگەر شەڕەکان بڵێن لە جێگەکانی ترا خەسارێکی کەمیان هەبێت، خەسارێکی لاوازیان هەبێت، بەڵام لە کوردەواریە خەسارەکە زۆر زۆر گەورەیە و ئەوەیە کە ئەگەر دژواری دروست بکە شەڕ لە شوێنێکی ترا لە کوردستانە خەریکە مەرگ دروست ئەکە. ئەوەی کە ئەمە ئەبینین ئیمڕۆ لە هەر بارودۆخێکە کورد لە سێدارە ئەدرێن، نەتیجەی ئەوەیە کە سیاسەتێک نییە کە لە کۆمەڵگای کوردەواری دفاع بکە. هەر ئەوەی کە ئێمە هەمانە وەکو پێشمەرگە کە ناوی ئەوەی پێشمەرگە تەنیا نیرویەکی نظامی نییە، پێشمەرگە نیرویەکی مەدەنی هەڵقڵاو لە کۆمەڵگایە کە ئەبێت لەو ئارمان و ئەرزش و ئامانجەی کۆمەڵگا دفاع بکە. بەڵام ئەمە بە زمانێ شکلی ڕسمی پێ بکە، وەکو دەوڵەت بێتە بەرەو ئەو وەختە بە باشترین شێوە ئەتوانێت مەنافعی ئەو خەڵکە و ژیانی ئەو خەڵکە بپارێزێت و ئەو سەختیە ئەگەر لە جێگەکان ترا بە وجود تێت لە کوردستانی جا هەر ئەو میزانە سەختیە حس بکرێنە ئەوەی کە سەختیەکە چەند بەرابەر بێت. ئەگەر ئێمە بینین شەڕ شکافە تەبقاتی بە وجود تێرێت، تەبقەی فەقیر و تەبقەی دەوڵەمەند فاصلەکەیان زۆر زۆرەکاتەوە، لە کوردستانە فاصلەکەیان نجومی ئەبێتەوە، یانێ فاصلەی فەقیر و دەوڵەمەند زۆر زۆر ئەبێتەوە. ئەوەی کە لە وڵاتانی ترا ئەگەر چەند سەد کەس بێکار ئەبن، لە کوردستانە هەزاران کەس بێکار ئەبن. دلیلی ئەوەیە کە ئەو ساختاری حکوومەتە بلاخەرە ئەوەی کە دنیا زانی وێسی کە ساختاری حکوومەت چا ئەرزش و دەستاوەردایەکی هەست بۆ کۆمەڵگا، ئەو هەموو هەزینەیان داوە کە توانیویانە وەکو دەوڵەتێکی مستەقل بن. بەڵام لە کوردستانە ئێمە نەبوونی ئەم حکوومەتی مستەقلە هەر ڕۆژ زەرەرهایەکی زۆرترمان لێدا و تا زمانێکە یەکگرتووی و یەکدەنگی نەبێت ئەم خەسارانە ئەگەر بڵێن فاصلەی دوودانە شەڕە سڵحیش هەست، ئەم خەسارانە هەر ئەسەراتی خۆی دائانێتەوە، ئەسەراتی زۆرتر و بە قۆڵە تەساعودی بەرەوبان ئەڕۆن. بە دڵنیایی ئەڵێم ئەم خەسارانە بۆ کورد بەردەوامەوە شەڕ بۆ کوردەوە نابێت تا زمانێکە دەوڵەتی نەبێت کە بتوانێت لە ئارمان و ئەرزشی ئەو نەتەوە ئەو مردمە لەو چوارچێوەی سەرزەوینیان دفاع بکات. بەڵێ ڕوانگەیەکی جوانە بە تایبەتەوەش کە ئێمە باسیەکەین دیارە لە لوبنان، لە ئیسرائیل، لە ئێران و بۆ خۆیان ئەوان بۆ خۆیان دێن وڵاتی خۆیانە و خۆیان هەم شەڕەکە هەڵەجی سێنن، هەمەتوانن دایکوژێنن، بەڵام کورد باراشکە دووپاتی کردوێتەوە لە میانی شەڕەکانە. شەڕی ئەوان نییە، بەڵام شەڕەکە لەسەر خاکی ئەوان بووە و ڕوبەڕووی ئەوان بۆتەوە و بەرژەوەندی و ئاسایش و زۆر شتیشان کەوتۆتە مەترسیەوە. تحسین بە سەرنجدان بۆی بۆ خۆتان چالاکی دیاری بواری کاری ڕێکخراوەی لە کوردستان بوون و داکۆکیتان بە تایبەت لە ناو یەکێتی پیشەی مامۆستایاندا لە مافی قوتابیان و مامۆستایان کردووە و بۆ خۆتان بە تایبەت لە دۆخی دژواری یا بڵێن هەستیاری یا سەرهەڵدانی ژیان ئازادی لە کوردستانی و بۆ خۆتان هەم حزورتان بووە و هەم ڕۆڵی تایبەتیشتان بۆ خۆتان و هاوکارەکانتان پێتان وایە لەوە هات دۆخێکدا لە دۆخی شەڕدا بە تایبەت چون دۆخی ئەوەی سەرهەڵدانی ژیان ئازادیش بە تایبەتی کەمتر لە شەڕی نەبوو لەگەڵ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەسەڵات، لەو حاڵەتانەدا ڕێکخراوەکان و خەڵک بەگشتی چۆن نەتوانن یارمەتی یەکتر بدەن ئەگەر ژیانەکە دژوارترێ بێتەوە. ئەمەی شەرە گەڕێتەوە بۆ ئەو پرسیارە پێشوەکەی ئێوە لە زمانێکە کە دەوڵەتێکی مستەقل نەبێت ئەبێت سازمانها و نەهادهایەکی مەدەنی ڕێکخراوە بێت کە تا حدێک انتظار هەست کە ئەو کارەکە دەوڵەتەکە ئەنجامی بدات. یانێ ئەگەر چی ناتوانێت ئەو کارەی دەوڵەت ئەنجامە، بەڵام هەوڵ ئەدەن ڕێکخراوەکان کە ئەو کارە ئەنجام بدەن. ڕێکخراوەکان لە ئێمە ئیمڕۆ گەر ئەیبینین لە ئێرانە شەڕە لە بەقۆڵە مێزۆپۆتامیا شەڕە، ئەم شەڕە ئەمڕۆ کورد واردی نەبوو، ئەمە شەڕی کورد بووە کە کەسانێکی تری هاتوونەسە ئەم ئاراوە هاتوونەسە ئەم عرسە. ئەوە نییە کە کورد واردی ئەم شەڕە بوو بێ، ئەوان واردی شەڕی کورد بوون. ئەنێ ئەوەی کە ئێمە لە چوارچێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەیبینین نەتیجەی ئەوەسە کە مەنافعی کورد نەپێ پارێزراوە و هیچ کەسێک حاضر نییە وەکو دەوڵات وەکو ڕێکخراوەیەکی خیر لە چوارچێوەی کۆمەڵگای کوردی دیان بە حەقی کووردا بنین.
دەرنەتیجە ڕێکخراوە مەدەنیەکان لێرە ڕۆڵی بەرچاویان هەیە ڕۆڵەکەیشیان ئەوەیە کە لەوەها موقعیەتێکی هەستیارە حدەئەقەل ئەگەر نەتوانن دەردێک لە مردم کەمەوە بکەنەوە حدەئەقەل دەردەکان بەیان ئەکەن یانە ئێمە وەکو ئەوەی کە بڵین لە ئەگەر وڵاتانی ترە تەشەکولەکان تێن بەشێک لە وەزایفی دەوڵەت ئەنجام ئەدەن یا تەقسیمی قودرەت ئەکەن لە دەوڵەتە ئێمە لە کوردستانە قودرەتێکمان نییە کە تەقسیمی بکەین لە کوردستانە ئەوە نییە کە دەوڵەتێک هەبێ ئێمە وەکو تەشەکولەکان بێن ئەو قودرەتەی دەوڵەت تهدید بکەنەوە خۆیان بەشێک لە کارەکان بگرنە ئەستۆ لێرە ڕاستەوە خۆ لەلایەن مردمەوە هەڵ بژێرن کە کارێکی ئەخلاقی بکەن یانێ لە چوارچێوەیەکی کاری قانونیە و کاری تەشەکولەکان و ڕێکخراوەکان لە کوردستانە گۆڕاوەسەوە بۆ کاری ئەخلاقی چەوەسە کە من هاودەردیەکەکەم هەوڵەدەم ئەو دەردەی مردم بەیان کەم هەوڵەدەم کە کەسێک قاوکەم بۆ یارمەتی خۆم و بۆ کارکردن لەگەڵما کە من لە شرایەتێکی دژوارەوە لە ژێر فشارێکی زۆرە کە حدەئەقەل بە هاوارمەوە بێن و یارمەتیەکم بن تەشەکولەکان لێرەنا لەو چوارچێوەی کاری ئەخلاقیە کە ئێمە ئەگەر لێرەنا فقط لەوە زیاتر ناتوانین انتظارمان بیان لیان زۆر زۆر هەستیارانە کاریا کردووە هەر ئەوەی کە لە چوارچێوەی شەڕی ئەم تازەی ئێران و ئامریکا چەندین دانە بەیانیاندا و داوایان کرد لە خەڵک و لە کاسبکار و لە مامۆستا و لە چین و توێژەکانی تر کە لێرەنا دەست بەدەست یەکەوە بن و بتوانن ئەم قۆناغە سەختە بپەڕێنەوە خودی ئەم بەیانیە شاید بڵین زۆر ڕنگدانەوەی نەبوو بێت بەڵام کاریگەری زۆری هەیە هەر ئەوەی کە نیشان ئەدا کە ئەم کۆمەلگا زیینووە و کەسانێک هەن کە ئالەوە وەختێکی هەستیارە ئامادەی ئەوە هەن کە لە ژێر تام و بۆمب و ئەو تیرە بە هاواری کەسێکەوە بن و دەستی یەک بگرن و یارمەتی یەک بدەن پەیامێکی زۆر زۆر گرنگە کە ئەم جامعە زیینووە و ئەم جامعە لە حەقی خۆی بە هەر شێوەیەک دفاعکات و بەرەو پێش ئەڕوایانێ ئەوە نییە کە ئیتر تەسلیم بوو بێت و بڵێت ئەمە شەڕێکەوە من لەم شەڕاتیا ئەچم و بلاخرا بێت تەسلیم بمزانم تەسمیمێکم بۆ ئەگرن لە دەرەوە خۆی خەریکە بەرەو ئەو حرەکەت بەورە ئەو شوێنە ئەڕوێت کە بڵێ ئەم کۆمەڵگا زیینووە و خۆمان بۆ خۆمان تەسلیم ئەگرین و کەس حەقی نییە بۆ ئێمە تەسلیم بگرین مهمترین پەیام لە شرایەتێکی ئاوەها کە ئەم ڕێکخراوانەدایان کە کۆمەڵگا زیینووە و ئەمە خۆمان بۆ سەرنوێشی خۆمان تەسلیم ئەگرین بەڵێ پێو بووم لێتان بپرسم مێژووی شەڕ لە کوردستانە گەڕێتەوە بۆ کوێ بەڵام جەنابتان ئاماژەتان بەوەدا و هاتنە سەرەوە قەناعەتێکا تاکوونێ ئەگە دروست تێگەش بێتم تاکوونێ کوردستان نەگا بە دەوڵەتی سەر بەخۆی خۆی ئەو ناتوانێت بڕیار لەوە بدا لەسەر خاکەکەی یا بۆ کۆمەڵگاکەی شەڕ هەڵبژێرێ یان ئاشتی ئێمە دیاری ئێستێ هەروەک ئاماژەشتان پێکرد کوردستان هەمیشە شەڕ بەڕۆیکی گرتەوە لەبەر دەرگای بووە و بۆیە زۆر کەس پێی وایە کۆمەڵگەیەک ئەگەر شەڕی تەجروبە کردوێت ئەزانێ مانای ئاشتی چییە لێرە لەو شەڕی کە ئێمە ئەگەر زووم بکەینە سەر دوایین شەڕی ئیسرائیل و ئەمریکا لە بەرامبەر ئێران ئێمە دیمان کورد بەشی زۆری بەرکەوت لە شەڕە بەڵام کاتی دێنە سەر بەرامبەرەکەی بەرامبەر مەبەستی من شەڕ کە ئەبێتە ئاشتی دەستەواژەی ئاشتی ئایا پێتان وایە کاکەسین لەم دانووسانان و توێژانێک ئێستا هەیە و بەناوی ئاشتی ئایا کە شەڕەکە بۆ کورد بەشی زۆری تیا بوو ئایا ئاشتیەکە بۆ کورد شتێکی تێدا بە بڕواییەوە هیچ دەستاوەردێکی بۆ کورد ناوێت یانە هیچ ئاکام و بەرژەوەندەیەکی بۆ کورد نابێت ئەو کەسەی کە ئەمڕۆ تەرەفی دانوستانەکانە دەوڵەتەکانن و دەوڵەتهای مەرکەزی و ئەم دەوڵەتە مەرکەزیانە خۆیان هەن بەشون منفعەتی خۆیانەوە و هیچ دەوڵەتێکی مەرکەزی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەن کوردە و مەشروعیەتی نییە هیچ کامێک نە ئێران نە تورکیە و نە عێراق و نە سووریە لەلایەن کوردە و مەشروعیەتی نییە و یەک تریش کە من ئەوە بڵێم ئەمە تەنیا لەلایەنی کوردە و نییە ئەمڕۆ ئێمە بینین کە ترامپ ئەڵێت ئێمە بەشێک لە پوڵەکانی ئێران ئازاد ئەەکەین ئەویش بەشە شێوەیەک ئەوەی کە ئامریکا خۆی بڕێک گەنم و نازانم مەوادی غەزایی و
ئەو پێداویستیە زەروریانە بۆ ئێران بنێرێت لە قەباڵی ئەو پوڵێکا لە ئەمریکا بلوکە کراوە. ئەمە نیشانەدا کە ئەو حکوومەتە ئەهلیەتی نییە. ئێمە دوو دانەشتمان هەست لە بەحسی حکوومەتە لە بەحسی شخصی حقوقیە، یەکێکی ئەوەسە کە ئەهلیەتی هەبێ، یەکێکی ئەوە کە مەشروعیەتی هەبێ. بەحسی مەشروعیەتیەوە زۆر کراوە، بەڵام بەحسی ئەهلیەتی شاید بڵێن کەمتر کرابێت و لێرە لازمە ئاماژەی پێ بکەم. زمانێکە کەسێک ناتوانێت منفعەتی خۆی بپارێزێت، وەکو بڵین مەجنونە، وەکو بڵین سەفیهە، وەکو ئەوەی کە بڵین ناتەوانە، قەیەمێکی بۆ تاریفەکەن. ئەم کەسێک کە ناتەوانە لە ئەنجامی کاری خۆی ئێژن بێ فاقەتی ئەهلیەت، یانە ئەهلیەتی نییە کە بتوانێت کارهای ماڵی خۆی ئەنجام بە. ئەوەی کە ئەمڕۆ ئامریکا وە کشوەرهای دنیا پوڵی ئێران بەخۆی نادەن، ئەڵێن ئەم پوڵە نازانێت چۆن خەرجی بکات لە چوارچێوەی بەرژەوەندی ئەم خەڵکا کە ساحێبی ئەم پوڵن، یانێ حکوومەتی ئێران فاقەتی ئەهلیەتە. و حکوومەتێکە بۆ خودی خۆی لە مەرکەزا لە ناوەندا فاقەتی ئەهلیەتە بۆ کورد تەبیعەتەن ئەم فاقد ئەهلیەت بوونی مطلقە، چون هیچ وەختێک ئەو بە فکری ئەوە نەبووە کە خەڵکی کورد بپارێزێت تەنانەت ئەمنیەتی حفظ بکات، ئەو بە هەر ئەمراز و بە هەر شێوەیەک بوێت وەکو ژینوسایدێ، وەکو کوشتارێکی سیستماتیک بە کوردەکە حمڵی کردووە، چەند کەسێکی لێ کوشتووە لە هەر دەرفەتێکا بۆی ڕەخسابێت. دەرنەتیجە ئەوەی کە ئەمڕۆ تەرەفی دانوستانەکە ئەو حکوومەتەیە کە بۆ خودی خۆی فاقەتی ئەهلیەتە، ئەمە ناتوانێت وەختێک ناتوانێت لە خۆی دفاع بکات، ناتوانێت قەتعەن لە ئێمەش دفاع بکات. ڕۆڵی ڕێکخراوە مەدەنیەکان هەر ئەوە بوو کە ئەیانزانی کەسێک نییە وەکو متەوەلی ئەمر کە ئەمان هەڵیان بژاردێت، مەشروعیەتی هەبێت و ئەهلیەتی هەبێت لە مەنافعی ئەوان دفاعکە. و کێشەی کورد لە ئەوەڵین ڕۆژە و تا بە ئەمڕۆ هەر ئەوەیە، لە شەڕی جەهانی ئەوەڵ زمانێکە کوردەکان خۆیان ئەو مافەیان پێدریا وەکو دارای ئەهلیەت، وەکو دارای مەشروعیەت، بەڵام یەک کەس لە مقابڵی ئەمە وێسا بەناو ئاتاتورک. و ئەم ئەهلیەت و مەشروعیەتەکە کورد بەدەستی هاوردبوو لە مامەڵەیەکە لەگەڵز لە هێزەکانە ئەمەیە پوچەڵەو کردو. و کورد لەو ڕۆژەوە بەدوا بەشۆن ئەمەیە هەیە کە ئەو ئەهلیەت و مەشروعیەتە کە ئەو ڕۆژە پێدراوە ئەمڕۆ لە مەراجعی قانونی و لە مەراجعی بینەلملەلیە بینێتە ئێجراوە بۆ خۆی منفعەتی خۆی لێ کەسب بکات. ئەوەی کە ئێمە انتظارمان بێت لە چوارچێوەی ئێمە شەڕەکە زەرەری بووە بۆمان، بەڵام مذاکراتەکە نەفعێکی بۆ بۆمان و سڵحەکە نەفعێکی بێ بۆمان قەتعاً نایبێت جزئی ئەوەی کە ئەم دوژمنانە کە تا بە ئێستا لە مقابڵی یەکەوە وێستا بوون و هەزینەیان ئەکرد بۆ لە ناوبردنی یەک، ئەم جارە ئەو تەقابڵە نەماوە و حکوومەتە مەرکەزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆیان بە قووەتەوە بۆ شەڕی کورد دووبارە ئامادەیەکەنەوە. یانێ ئێمە ئەبێت بە هەر شێوەیەک بێت بۆ دفاع لە جامعەوە بۆ بەرگیریکردن لە ئەوەی کە سەری کورد بە سێدارەکانە بکرێت، خۆمان ئامادە بکەین و بە باشترین شێوە ئەبێت دفاع بکەین لەم شەرایط. بەڵێ من ئەوەی تێگەشتم جەنابەت فەرمووت ئەوەی کە هەروەک لە شەڕەکە بەڵێ بەشی زۆرمان بەرکەوت، بەڵام لە ئاشتیدا بە دڵنیایی هیچ بەشی ئێمەی تێدا نیە. هەرچەند زۆر کەسیش پێی وایە کە ئەگەر ئێمە بە قوڵی لە شەڕ بڕوانین مانای ئاشتی بۆ ئێمە جوانتر دەرگەکرێت. ئاماژەتان بۆەوە کرد کاک تاسین، زمانێک ئاشتی لە کوردستانەگە دروست تێگەشت بێتم سەقامگیر ئەبێ کە کورد دەوڵەتی خۆی هەبێ. ئایا جیالەوە کۆمنتێکتان هەیە یا شتێک کە بەوەی زیاد بکەن؟ ئەوەی کە ئێمە لەگەڵ حکوومەتە مەرکەزیەکانە بە هەر شێوەیەک کەنار بین و ئەو تەجروبە تاریخیانە کە هەمانە لە مذاکراتە لەگەڵ حکوومەتهای مەرکەزی ڕۆژهەڵاتە هیچ دەستاوردێکمان تا ئێستا دەست نەکەوتووە و هەر شێوەیەک لەم ڕاستە حرەکەتکەین خەسارێکی زۆرترمان لێدا، یانێ دواترمان ئەخا. بەقۆڵ ئەڵێن مەرگ یەک ڕاشیوەنی یەکڕا. کورد ئەبێت لەو چوارچێوە خارج بێت، حەدەئەقەل ئەگەر لە یەک قەڕنی ئەخیرە ئێمە دانوستانی شناسنامەدار و دانوستان و مذاکراتێکە کە عاڵەم پێزانی بێت و ئاشکرا کردوێتی، کورد 7 وعدەی پێدراوە و 7 وعدەکەی چێشکاندووە و کورد بە هیچ نەتیجە و ئاکامێ نەگەیشتووە. و ئەگەر 70 جارتر ئەم تەجروبە تکرارە بکاتەوە هیچ دەستاوەردێکی بۆ نابێت
و زیاتر لە جاران ئاسمیلەیەکەن و خاکی داگیر ئەەکەن و ڕۆڵەکانێکی لە ناو ئەبن. کاک تەحسین هەروەک ئەزانین لە شەڕدا چوون بۆ مەدرسە و قوتابخانە پرسی فێرکاری تەنانەت دیداری خانەوادە و بنەماڵە و دۆستان و هەروەها زۆر شتی دیکەش یا چوون بۆ سەرکاری ئاسایی ڕەنگێکی تر بە خۆیانەوە ئەبینن. ئێمە ئەبینین لە شەڕێکە ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران کردیان لە ئەمریکا وا بزانم قوتابخانە لە ڕەوتی لە ئاسایی خۆی نەترازە و ئیسرائیلیش تا ڕادێ مناگادار بم ڕێوشۆنی خۆی گرتووەتە بەر بۆ مەسەلەی پرسی فێرکاری و پەروەردە، چون لە لای ئەوان پرسی خوێندن و پەروەردە ئەولەوێتە. ئایا لە قوتابخانەکان و سیستمی پەروەردەی ژێر دەسەڵاتی حکوومەتی مەلاکان لە ئێران پرسی پەروەردە ئەولەوێتە؟ ئەوەی کە بڵێم پرسی پەروەردە لە هیچ دۆخێکا لە حکوومەتێکی دیکتاتۆرە ئەولەویەت نییە، بە تایبەت لە ئێرانە هیچ کات ئەولەویەت نەبووە. ئەمە قسەی من نییە، حداقل من لەگەڵ سێدانە وەزیری پێشووی پەروەردەی ئێرانە قسەم کردووە و ئەم جمڵەیانە وتووە کە پەروەردە ئەولەویەتی حکوومەتی ئێران نییە. قسەی کەسێکە کە خودی خۆی لە چوارچێوەی لە بانترین سەتحی سیاسی ئەم وڵاتە کاری کردووە بۆ پەروەردە. بەڵام ئەوەی کە لە هۆکارەکەی چیە تکایە بۆچی ئەولەویە دنیا تکایە؟ شتێکمان هەیە بەناو وەرشکەستگی محتەوایی، ئەوەی کە حکوومەتەکان خەریکن پارە ئەدەن بۆ پەروەردە بۆ بەقای خۆیانە، خەریکن ئیدئۆلۆژی و ئارمانەکان خۆیان لە چوارچێوەی پەروەردە و لە نەسلێک و بۆ نەسڵێتر ئەگۆڕنەوە و لەناو ئەو نەسڵاکە نەسڵی قوتابی سەرەتایی یا ئێبتیدایین ئەوان دەوێت ئەبێت جێگەی خۆیان بکەنەوە، ڕەئی خۆیان ڕەئی داهاتی خۆیان بگرن کە لە ئایەندا ڕێی لە سنۆقەکانە بەمان بدرێت. یانێ لە ئێبتیداییە خەریکن ئەوان ڕێیەکان خۆیان تەقسیم ئەەکەن و ڕێی بۆ خۆیان کەس بکەن. ئەگەر چی لە زمانێکە ئێمە بینین لە چوارچەوەی کەرناواڵێکی انتخاباتیە خەریکن دەنگ و هاوارەکەن ساڵها پێش ئەوان ڕێیەکان خۆیان یاتەعین کردووە لە ناو مەدرسە. بەڵام جمهوری ئیسلامی بۆ بۆی دەرکەوتووە کە هەر کارێک بکات بە هەر شێوەیەک بڕواتە پێشەوە هیچ مەشروعیەتێک ناتوانێت لە تەریقی مەدرسەوە بۆ خۆی ئیجاد بکات. چون لێرەنا ئەبێت یا بڵێت ئێوە بدونە قەید و شەرت ئەبێ من قبول بکەن یا هەرچی تر بڵێت نەفی خۆیە. یعنی هەر نەوع گفتمانێک کە خودی خۆی انتخابیەکە ئەگەر لە مەدرسە ئێرایی بات بازم نەفی جمهوری ئیسلامی و بەقای جمهوری ئیسلامی تەزمین ناکات. دەرنەتیجە جمهوری ئیسلامی بە ئێکراهەوە کەمترین هەزینە ئەکا بۆ ئەوەی کە کلاسەکان دایر بن، ئەویش بە خاطرەوەی کە اعترازی خانەوادەکان نەبێت و خانەوادەکان ئەحساسن کە مەدرسە هەیە. ئەوەی کە ئەرزم کردی کە وەرشکەستگی محتەوایی جمهوری ئیسلامی هیچ قسەیەکی لە ناو مردمە اعتبار و خوربی نییە. تەنانەت حتا ئەخباری هەواشناسیەکە لە سداوەسیمای جمهوری ئیسلامیە و پەخش ئەوێتەوە مردم باوەڕی پێ ناکەن. یعنی بڵێ بەیانی گەرمە ئەگە حتا گەرمی ژوێ مردم شەکیان هەیە کە ئایا ئەم گەرمە ئەبێت یان نابێ، یا ڕۆژەکەیش کە گەرماکە تەجروبەکەن وڵا ئەو جۆرەکە گەر ئەوتی گەرم نەبوو یا ئەو جۆرەکە ئەوتی سرد نەبوو. هیچ مەشروعیەتێکی نییە و بەخاطر ئەوە کە ئەڵێن ئەهلیەتی نییە دقیقاً تەواوی وڵاتانی دنیا سەنەد و ئەهداف و ئارمانێکە بۆ خۆیان دایئەنن بڕەپارەیەکی پێ و تەرخانەدەن، وەکو ئەوەی کە بڵین 10% GDP ئەو وڵاتە تەرخانەدەن بە پەروەردەوە. لە ئێرانە هەر زمانێکە کە قرار بوو بێت بڕەپارەیەک بەو پەروەردەوە تەرخان بدا کەمتر لە حەدێ بووە فقط کلاسەکانی دایر نە ئەوەی کە بگات بەو هەدەفە. ئەو شتێکە ئێمڕۆ لە کێشەمان هەیە تەنیا کێشەی شەڕ نییە، عواقبی شەڕەکە ئەرزم کردی ئەوەیە کە ئێران دوای شەڕ نەیتوانی بۆ خۆی لە دوای شەڕی ئێران و عێراق نەیتوانی بۆ خۆی سەنەدێکی چەشمەنداز بۆ خۆی دروستکە کە لەندسکەیپی خۆی بزانێکە گەرەکی بەرەو پێ حرەکەتکە. هەر سەنەدێکی دانیا بە دەلیل ئەوەی کە شناختێکی کافی نەبوو، بە دەلیل ئەوەی کە لە دنیا کەوتبووە دواوە قسەکەی غەڵەت دەرهات و هیچ کامێکی نەبووە. و ئەمڕۆیش کە ئێمە ئەبینین لە ئێرانە گەورەترین مشکڵێکە
بێتمان پێش ئەوەی کە بۆمبەکان وێرانیان کردوێ نازانم فولادی لەبین چوو بێت کارخانەکانی لەبین چوێ ئەوەیە کە پەروەردەکەی بێ سەنەدە هیچ سەنەدێکی باڵادەستیمان لە ئێرانە بۆ پەروەردەریانە عەمەڵەن پەروەردەی ئێران فقط و فقط معلم ئەڕواتە کلاس و بەرەو کام ئاکام ئەڕوات نەخودی معلم ئەزانێ بەرەوکی ئەڕوات نەخودی دەسەڵات و سیاست ئەزانێ بەرەوکی ئەڕەوە خۆ نەخودی مناڵ ئەزانێت بەرەوکی ئەڕوات و عەمەڵەن سەردەرگومە و ئەو شتێکیش ئێمە ئەیبینین لە نەتیجەکانە دەقیقەت ئەمەمانە پێنیشانەدا کە سەردەرگومیە 20% لەو هەدەفانە کە تعین کراوە بۆ پەروەردە لە ئێرانە کەمتر لە 20% گەیشتوون بە ئەهدافانە یانێ 20% ئەهداف محقق نەبووە و خۆیان خەریکن ئەمە لە خۆیان ئەشار ئەوە هەر زمانێکە کە بێن بەجێگەی ئەوە کە سوالەکە تەرکەن سوورەت سوالەکە پاکەوکەنەوە و معلومە چ شتێک بەدیتێت ئەوەی کە ئێمە لە ئێرانە ئەیبینین ئەمڕۆ مناڵ هیچ باوەڕی متوانەیەکی بەو کتێوە دەرسیە کە ئەبێت معتەبەرترین سەنەدی ئامۆزشی بێت نییە و معلمەکان لە وەختێکا کە بەهۆی شەڕەوە کە یا بە هەر بەهانەیەک و پەروەردە تەعتیڵ بوو کلاس نەبوو محتەوایەکی دانیا لە ئینترنێتە لە فەزایەکە کە دەوڵەت داینیا بوو لە کەمترین لە باشترین حاڵەتە کەمترین مناڵ تەوەشای ئەکرد یعنی نمونەی ئاماریەکە خودی پەروەردە جەمی کردوێتەوە لە 1000 کلاسە ئەگەر هەر کلاسێک 30 نەفەر بووێت کەمتر لە 2 دانە مناڵ ئەو محتەوا کە معلم لەسەر ئینترنێت بۆی دانیاوان چاوی لێ کردووە فقط بەحسی چاولێکردنەکە ئیترەوە کە کێ خوێندبێتی یا چەندێک گەیشتوێ بۆ هەدەف و ئامانجە ئەوە ئەسڵ بەحسی لێ ناکرێت بەڵێ بۆیە ئێمە لە چاو پرسەکانی تر من پێم باش بوو کە ئاوڕێ لە پرسی پەروەردە دەینەوە هەم جەناب لەو بارەدا دیارە تەجروبەیەکی دوور و درێژتان هەیە و هەم وەخت ئێمە دین باسی مەدرسە و قوتابخانە ئەکەین هەمووی کۆمەڵگە بە جۆرێک ئەگرێتەوە لە هەموو دنیا هەر بە هەمان شێوەیە تۆر قوتابێگەی بینی ئەبینی لەلایەک دایکی هەیە بەجگە لە دایک و باو خوشی هەیە برای هەیە دایە گەورەی هەیە خاڵۆ و مامە و هەرێکی بە جۆرێک هەمووی ئەتەنێتەوە هەمووی کۆمەڵگە بەڵام دیارە باسشتان لە ناڕوونی و لێڵی و بێهیوایی و ئەو شتانە کرد دیارش بە دڵنیای ئەبێ هەروە بێ چون وەک ئاماژەتان پێکرد ئەو لەوێ دنیا بۆ سیستمی سیاسی وڵات پێتان وایە ئەگەر شەڕ نەبێت تەنانەت هەروەکو جارانیش بێ کەی دۆخی قوتابخانە لە ئێران لەژێر ئەم دەسەڵاتەدا پێتان وایە جارێکی تر ئاساییە بێتەوە ئەسن خوێندن بەهای خۆی ماوە ینی بای ئەرزشی خۆی ماوە ئەمڕۆ لە کۆمەڵگەی ئێراندا من یەکدانە مقایسە بکەم ئەوەی کە لە شەڕی ئێران و ئەمریکا زۆر دنیا کاری لەسەر کرد و میدیاکان کاریان لەسەر کرد ئەوە بوو کە سەنعەتی ئاسن و فولادی ئێرانی لەبین بردووە ئەگەر کولی سەنعەتی فولاد و ئاسنی ئێران لەبین بەری و دووبارە دروستیکەیتەوە 3 میلیارد خەرجەبات 3 میلیارد دلار خەرجەبات خۆ ئەگەر بین گەرەکمان بێت ئەو کەمبودانە لە ناو کۆمەڵگا هەیە جالب ئەوەیە کە ئەم فولادە کە بە 3 میلیارد دلار دروست ئەبێتەوە میزان دزیەکە تیا ئەکریەوە میزان ناکارامەدی مدیریەتیەکە کە هەسیتیا هەر 5 ساڵ ڕایە بۆ ئەنازەی لە بینچوونی کولی بیسوتینیت و لە بینی بووی هەر 5 ساڵ ڕایە ئەوەندە زەرەر ئەدات خۆ ئێستا ئەمە کێ ئەبێ ئەمە دروستکە ئەمە بێ پەروەردە دروستی بکات ئەگەر بین سەر ئەنگشتی حسابی بکەین فقط بڕەپارەیەکە بە مامۆستا ئەدریە کە بێت مناڵ حاڵی بکات و ئەم کارە دروست بکات لە ساڵێکا چەندین بەرابەر ئەم خەسارەیە و لە شرایەتێکە کە مامۆستا ناڕازیە قوتابی ناڕازیە و ئیمکانات نییە ئێمە بۆ ئەو شتێکە گەرەکمانە کە فقط فەساد لەناوبەرین بە سیستمی پەروەردە بێتەوە کاری فەرهەنگی بۆ بکەی کاری ئامۆزشی بۆ بکەی کاری ڕێکخراوەیی و ساختاری بۆ بکەی کە ئەم مشکڵاتە لەبین بچێت نیازی بە بڕەپارەیەکە کە 10% GDP وڵاتی ئەبێ پێ اختصاص بێ خۆ ئێمە بین حسابی بکەن GDP وڵات ئەگەر ئێمە فقط دەرامەدی نەفت ئێران حساب بکەین لە ساڵی ڕابردووە 111 میلیارد دلار بەراوردی دەرامەدی نەفت بووە یعنی هەر ساڵێک ئەبێت 10 میلیارد دلار تۆ فقط بە پەروەردەوە اختصاص بێت کە بێت ئەم مشکڵە لە چەند ساڵێکا کە ئەویش بە سوورەتی زەنجیری بەرنامەیەکی 30 ساڵ یا 50 ساڵ و متەخەسیسینت هەبێت کە بێت ئەم بەرنامەتە بۆ داڕێژێ کە لە ئێرانە گەورەترین مشکل ئەوەیە کە هیچ وەختێک ئیزن بە متەخەسس و ڕێگە بە متەخەسسێک نادرێت کە بێ ئەم پلانە دابنێتە و هەر کەسێک
گەرەکی بێت ئەم پلانە دابنێتە بە شێوەیەک پەراوێز ئەخریە کە مەجبور ئەوێت ئەو وڵاتەی تەرکات. یانێ ئەوەی کە ئێمە لێرەنا هەمانە تەنیا بەحسی ئەوە نییە کە ئەمڕۆ مەنابعی ئاسن و زیر ساخت و ڕێوبان لە بین چووێ، کێشە ئەوەیە کە سامانەی ئینسانیە ئەو وڵاتە لە بین چووە و ئەگە خودی بەپێ تاقیقاتی خودی جمهوری ئیسلامی کە کردوویە لە ساڵانی گوزەشتا تعداد ئەفرادێ نخبەیە کە چوون خەسارەتی زۆرتر بووە لە خەسارەتی شەڕ. ئێمە فقط ئەگەر بین حساب بکەین 1 ملیۆن یورۆ خەرج ئەکرێ کە چەندین دانە فقط مامۆسایە دکتۆر دروستکەی بۆ بیمارستانە یا بۆ مەدرسەیە لە ساڵێکە فقط شاهدی چوونە دەرەوەی چەندین هزار متەخەسسین کە زیاتر لە شەڕ خەساری لێەکەوێتەوە و دەرنەتیجە من هیچ بەرچاوڕوونیەک بۆ باشبوونی ئەمە نابینم و تەنیا بەرچاوڕوونیە کە ئەیبینم کە بتوانێت ئەم شتە دروستکە لە بینچوونی جمهوری ئیسلامیە لە ڕیشەوە. بڵێ زۆر سپاس بەتایبەت بە سەرنجدان بەو داتا ئاماریانی کە هێناتانە بەرباز بەڕوونی. دیارە بەرنامەکەمان لەم بارەوە باز زۆر هەڵەگرێ، بەڵام وەکو دوایین پرسیار کاکاسین زۆر کەس پیان وا بوو هاتنە ئارای شەڕ لە ئێران بوو بەهۆی ئەوە کە کۆمەڵگەی مەدەنی لاواز ببێت و پاشەکشە بکە و شەقام و خیابان بەجێ بێڵێ. هەروەگە بینین ئێستێش شتێکی وا لە ئارادانیا دوای شەڕ، یا ڕەنگە نتوانم من بڵم دوای شەڕ کەس ناتوانێت گاڕانتیە ودا کە شەڕ تەواو بووە. پێتان وایە ڕێکخرا بەتکایە بە کورتی کاری ڕێکخراوی مەدەنی و ناڕەزایەتیەکان و هاتنە سەر شەقام پێویستی بە چ بەستەر و زەمینەیەکە کەی ئەمە جارێکی تر ئەبوژێتەوە ئێمە شاید یێبین لە کۆمەڵگەی ئێران؟ ئەوەی کە ئەمە بینیومانەوە تەجروبە بۆمانی سابت کردووە ڕێکخراوە مەدەنیەکان حرەکەتەکەیان مەوجی سینوس وەکو مەوجی سینوسیە، جاری وا هەیە ئەگاتە ئەوج و جاری وا هەیە ئەگاتە قاعر. ئێستا ئەگەر ئێمە وەکو قاعرێک حەساویکەین و زۆر لە ئاستێکی زۆر لاواز و خراپایە بە معنای ئەوە نییە کە کۆمەڵگای مەدەنی هیچ دەنگێکی نەماوە و هیچ بەرنامەیەکی نییە. دلیل ئەوەیە کە لە شرایەت و بەرنامەی خۆیان کۆمەڵگای مەدەنی زۆر سنجیدەوە زۆر دقیق حرەکەتەکات و تا بەرنامەیەکە لە ئاکام و داهاتەکەی مطمئن نەبێت نایخاتە عەرسەیە ئیجراوە و بەقۆڵە بڵین بێگودار لە ئاو نادات تا زمانێکە بەرچاوڕوونیەکی کامڵی نەبێت کە ئەم هەنگاوە دای ئەنێ ئاکام و نەتیجەوە هەنگاوەکە هەڵ ناکرێت. بەڵام ئەوەی کە کۆمەڵگای مەدەنی خەریکە بە باشترین شێوە حرەکەت ئەکا ئەوەی کە ارتباطمان هەیە تەکیانە کەسانێکە خەریکن کاری مطالعاتیەکەن و حدەئەقەلی ئەگەر کەسانێکە لە پێشدا خەریک بوون کاریان ئەکرد کەسانێکیان بە دەلیلێک ئەمڕۆ ئیتر ناتوانن کارەکە ئێدامە بن خودی ئەو کۆمەلگا بەشۆن ئەوە ئەگەڕێت کە کەسانێکی جدید پیا بکات و لەو نەقشادایە بنێتە و کارەکانیان پێ بسپێرێت نیشان ئەدات کە ڕێکخراوە مەدەنیەکان بە باشترین شێوە خەریکن کار ئەکەن و ئەوەیەکیشە لە نەبوونی یەکدانە حکوومەتی دارای ئەهلیەت و دارای مەشروعیەتە ئەتوانێت ئەمڕۆ پردەبازێ بێ بۆ داهاتێکی باش غێر لە نیروهای مەدەنی و ڕێکخراوە مەدەنیەکان هیچێکی تر لە ئەو کۆمەڵگادا نیە. بەڕێز تەحسین موستەفا مامۆستای قوتابخانە و چالاکی ڕێکخراوی مەدەنی دنیایەک سپاس بۆ ئەوەی لەم بەرنامەیەدا هاوڕێمان بوون. زۆر سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە هیوای ڕۆژێک و شەوێکی خۆشم هەیە بۆ بینەرانیش. بەڵێ بینەرانی هێژە بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنمەیەکی تر لە زنجیرە بەرنمەکانی خۆمانە هیوادارین ژیانتان پڕ بێ لە ئاشتی و هیواکانتان کە هیوای ئازادی کورد و کوردستانە پێکردین. هەردەم شاد و سەرفراز بمێنن.